خی پەرودگار یارمەتی دەرت بێ و ئینشاءڵە ڕۆژە لە ڕۆژانیش بێ جەلادەکان بکەونەوە بەردەستی خۆت و قیساسیان لێوەرگریتەوە ئینشاءڵە لەوەی کە هیچ شتێکیشن نەکردووە خواپەرستیت کردووە لەبەرە مەسعود پەرستیت نەکردووە طبعاً بەتەکید هەروەیان لێ کردو گومانی شیتیانی و خەڵکی کە لە زیندانیشن ئەوەی لەسەر ئیسلام گیراوە هەر لەسەرەوە گیراوە کە باوەڕی بە فرەخوایی نییە کە پارتی باوەڕی پێێتی و باوەڕی بەوە نییە کە لەگەڵ محەممەد عەلەیهی سەڵات وسلام ڕێبازی پارتیش دابنەوەکو دینێکی تر و پارتی بپەرستی خی پەروەردگار هەمووی بە ئەجر و حەسەنات بۆ بنووسێ پاداشتی خۆتی لەسەر وەرەگری ئینشاءڵڵا و ئینە مع العسر یوسرا و ئەم دینش بەڕاستی هەر بەو شێوێژ هاتوۆتە پێشەوە پێغەمبەرە بەڕێزانش ئاوا سەبریان گرتووە لەسەری خی گەورە پاداشتی خێرت بداتەوە و خەڵکەکەش بزانەکە ئەوە زیندانی دڕندایەتی پارتی ئاوایە پارتی یەکێتی هەردوو ئەو سەگانە هەردووچیان وەکو یەکوان لەعنەتی خۆیان لێوێ لەعنەتی خوا لە هاوکارانیان لە مەسئولانیان لە کاربەدەستیانیان لەوانەیە ئیدارەیان بن بەڕێوە لەوەی خزمەتیانەکەن لەعنەتی خوا لەو کەسەش لەعنەتی خوا لەو کەسەش کە خۆشی ئەوێن و مناسەرانەکە یا ڕبی خوای بەر لەعنەتیان خی ئامین خوای تۆڵێ ئەم ڕەش و ڕوت و خەڵکە داماویان لێ بکەیت و ئەو کەسێک کە تۆشی هێناوەتە بۆ بەرماڵی خۆتان هەرێکێکە لە جەلادەکان تۆ بێهۆش بووی کە هێناوتی تێ بۆ ئەوێ هیجرەت لەسەر جەنابەت واجبە ئەگەر تی دایکیشت ڕازی نەبێ هیجرەت لەسەر جەنابەت ڕازیە فەرزە ئەگەر ڕێگاش نەزانی کە مادامە توانی بڕۆی هیجرەت بکەی بڕۆ بیکە و بسمیلای لێ بکە و دایکت ناتوانە ڕێگات بدات چونکە ڕێگات لێ بگرێت چونکە وەکو ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بە لە کتێبی ئەلئومی خۆیان ئەفەرمێ دلت سنة رسول الله صلى الله عليه وسلم على أن فرض الهجرة على من أطاقها إنما هو على من فتن عن دينه بالبلد الذي يسلم به إمام الشافعي رحمة الله عليه فرمي سنتي في غمر إخوة عليه الصلاة والسلام أما جيب وكردوا لسر أويك هجرة لسر كسك فرسك أتواني هجرتك بك ما دام بسبب دينك توشي چەوسانە و ئازارە بێواتە ئیجبارە کرێ بۆی دینداری زەعیفکە یان دینەکەی زەعیفکە لە بەرچوی پێویستە لە وڵاتی کە لێتی هیجرەتەکە بکە